بۆ خزمەتکردنی یاری بالا خولێک بۆ تیپەکانی گەرمیان کرایەوە کە 11 تیپی سنوورەکە بەشداریان کردبوو. خولەکە بە شێوازی 2 جار دۆڕاندن یاریەکانی ئەنجامدرا. ئەم خولە بە سەرپەرشتی و سپۆنسەری سکرتێری یانەی وەرشی کفری و بە هاوکاری ناوەندی وەرزش و لاوانی کفری و گەرمیان ئەنجامدرا. هەردوو تیپی لاوانی کفری و تازە پێگەشتوانی سەرقەڵا گەیشتنە یاری کۆتایی خولەکە. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین. دیارە دەبینینەوە ئێستا یاری کۆتایی خولی بالەی تیپەکانی سنووری کفریە کە تێیدا هەشتی بەشدارە لە دەرەوەی کفری بە ناحیەی ڕزگاری و سەرخەڵاشەوە. خولەکە بە شێوەی دوجار دۆڕاندنەوە بۆ ماوەی 25 ڕۆژ بەردەوامە. جگە لەم خولەش خولی پلەیەکەکانی کفریمان هەیە، هەروەها خولی دوورمان و خولی ڕەشاقش کە بەردەوامە. بە دڵنیایی و ئەم جۆرە خولانە دەبێتەوەی زیاتر ئاشنابوونی یاریزانان بە یاری بالە و لە دوای ئەم خولەشە ڕاستەوخۆ خولێکی ترمان هەیە بە هاوکاری چەند لایەنێک و چەند خۆبەخشێک کە توانیمانە لەسەر ئاستی گەرمیان بێت بۆ هەڵبژاردەکانی گەرمیان کە چەند تیپێک ڕەنگە دەتیب زیاتر لە خۆ بگرێت. بە دڵنیایی ئەمە یەکەم کار و چالاکیمان نییە لە هەموو بوارەکاندا هەر کەسێک پرۆژەیەک چالاکیە بێت ئێمە بە هەموو شێوەیەک هاوکاری دەبین و پاڵپشتی تەواوی دەکەین. ماوەیەکە خولی بەردەوامی یاری بالە دەکرێتەوە، هەر بۆیە ژمارەی یاریزان و تیپەکانیش زیادی کردووە. وەرزشکاران و دۆستانی یاری بالە داواکارن خولی بەردەوامی بکرێتەوە بۆ ئەوەی گرنگی زیاتر بە یاری بالە بدرێت. سەرەتا بە ناوی خی گەورە و میرەبان سوپاس و ستایش بۆ خودای کە توانیمان وەکو تیبی بالەی سەرخڵا توانیمان پلەی دووەم لەسەر ئاستی قەزای کفری و دەوروبەری بەدەست بێنین. لێرەوە دەمەوێت سوپاسی هەموو ڕێخەرانی خولەکە و هەموو ناوبژانانە بکەم کە هەر لە سەرەتای خولەکەەوە تا کۆتایی توانیان زۆر بە ڕێکوپێکی و جوان خولەکە بەڕێوە ببن و کۆتایی پێبێنن. هیوادارم ئەم جۆرە خولانە بەردەوامی زیاتری پێ بدرێت کە بەڕاستی هەستەکەین ئێستا تیبی یاری بالە بەرەو پێشبوونی زۆر باشی بەخۆی و دینیە و داواکارین لێرەوە لە ڕێ منبەری ئێوەوە کە منبەرێکە هەمیشە ماندوونە ناسانە توانیوێتی ڕووماڵی یاریەکان بکات و ئێمەش فەرامۆش نەکات لەوەی کە خەمێکمان هەبێت بگەێنێتە ئەوانەی کە لایانی پەیوەندیدارن و لەم بوارە شتیان پێکرێت. بۆیە داواکارم لە یەکێتی تۆپی پێی بالەی کوردستان کە بتوانێت لە گەرمیان بە تایبەتی چونکە گەرمیان بە تایبەت هەمیشە فەرامۆش کراوە لەلایەن خولەکانی بالە. ئێمە وەکو یاریزانانی بالە داواکارین کە ئەم جۆرە خولانە بەردەوامی بێت بۆی ئێمەش بتوانین بەردەوامی بە یاریەکانمان بدەین. خولی بالەی تیپەکانی گەرمیان کە بە سەرپەرشتی و سپۆنسەری سکرتێری یانەی کفری ئەنجامدرا ژمارەیەکی زۆری وەرزشکارانی خۆبەخش هاوکار بوون بۆ سەرکەوتنی خولەکە و لە یاری کۆتاییشدا. ژمارەیەکی زۆری وەرزشکاران و ڕۆشنبیرانی سنوورەکە ئامادەی یاری کۆتایی خولەکە بوون. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری.